من پێم وایە پێویستیت بە خوێندنەوەی زیاتر هەیە لەسەر ئەوە. یەکەم هۆشت لەم خەلفیەتە بێت کە باسم کرد بۆی بە سەبق الأفکارەوە نەڕۆی بە حکمێکی پێشینەوە نەڕۆی بۆ دراسەکردنی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام. ئەنجا من پێم وایە ئەگەر جەنابت بنووسی لەسەر ئیثبات النبووە، نبووەت بە شێوەیەکی گشتی پێغەمبەرێتی، پاشان پێغەمبەرێتی محەممەد عەلەیهی سڵات وسەلام و معجزەکانی. ئەگەر قدرەتی طبعا مادام تەمەنیشت هەیە الحەمدولله لەو زەمەنی حیزبی بەعث و هەنەشت هەمووی بیردێ و خەلفیەتێکی سەقافیشت هەیە، حتمما زمانی عەرەبیشت باش. وەسێتمەوەی بڕی کتێبی دەلائیل النبووە هی ئیمامی بەیهەقی 8 مجەلەدە، بەڵام بچ جەنابەت مقەدیمەکەی بخوێنەرەوە. ئەگەر توانیت مقەدیمەکەی بخوێنیت یان نیوەی مقەدیمەکەی بخوێنیتەوە، من تەسەورم وایە ئەتگەێنێتە قەنەعاتێکی زۆر. ئیمامی بەیهەقی زۆر کۆنە 1000 ساڵ لەمەوە پێش ژیاوە، بەڵام کتێبەکەی هەتاکو ئەم سەردەمەش سەرچاوەیەکی مناقەشاتی معتەزیلە و ئەفکار و عەقلیات و فەلسەفەی غەربی و باسی ئەم جۆرە شتانەی تایە. و هەروەها کتێبی تر طبعاً ئێستا زۆرە، یەکێک لەوانە کتێبی فازڵ سامەڕایی کە خۆی مەشکوک بوو لە پێغەمبەرێتی محەممەد عەلەیهی سڵات وسەلام، دوای کتێبێکی داناوە نبووەت و محەممەد بن الشەکی إلى اليەقین. فازڵ سامەڕایی خوای گەورە مەحفوظی کە وەڕەحیمە الله حەیەن و مەیتەن، نازانم ماوە هیوادارم مابێ، پیاوێکی بەڕێز و ماشەڵڵە شارەزاییکی گەورەی هەیە. جەنابەت ئەگەر بتوانی لەمانە شارەزای ببی زۆر مهمە. نقطەی ئەخیرم هەر بۆ بیرخستنەوەی جەنابەت، هەموو پێغەمبەرێک معجزەیەکی هەبووە. جەنابەت ئەمە ئەزانی سەیدنا موسا لە زمانی خۆیان سحربازی هەبوو، عەساکەی بوو بە ئەوەی کە وەڵامی سحربازەکانی پێ بداتەوە. طیب پێشکەوتوو بوو لە زمانی سەیدنا عیسایە، سەیدنا عیسا هات بەڵەکی چاگە کردەوە، کوێری چاگە کردەوە، مردووی هەڵەساندەوە. و هەروەها لە زمانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە ناو عەرەبەکانە بەلاغە و ساحەبی شعری بەقووەت و هەر قەبیلەیە شاعرێکی تیا هەڵکەوتایە، ئەوەڵ شعری کە بڵاو بووە حەفلەیەکی گەورەیان بۆ کرد. ومعلقات العشرة ومعلقات السبعة كشعر كان هلا واسران بكعبة لبر مهمتي حتى يستشهر ماون دما ودم جراونته. معجزة كلام سرد ميار قوتي الروان بيجيبوا أم قرآن لم كاتو هاتو أو 1440 صال 1450 قصور صال هاتو. خواهي جورش تحدي أم خلقي كردو لباشا قرآن وكو أما درسكن جنابة كردي قرآنك بكردي درسك بكردي قرآنك دارجة كمبيوتر بكاربنا بزانين يشك لم معجزانا قر جنابة بريتو بدوايا كمعجزي بيغمر عليه الصلاة والسلام قرآنك يتي جقلوا معجزاني لسردمي خواك لسردسي مباركي درس قرآنك جنابة نسرق منها عبد الدائم كحيلة سوريا كتابي لسر أعجازي قرآن نسيو جنابة بس دراسي أمبكي إعجازي عددي لقرآن قناعات موايا ملحديشي وكو ماركسيش بحاشة جنابة أتقينة قناعات بويك أم قرآن هي بشرني ممكن يا للرقاي ماتماتيكية أم مشانها مي أو اندبت توازن دان راب نصراب السيئات والصالحات بقدر يك تكرار بوبنو دنيا وآخرت بقدر يك نبوة نبيو ناس وكو يك تكرار بوبنو قتال مسلمان وقيك تكرار بوبنو هميان بقدر يكن عددك مسلمان وكافر فرق كان 104 كجماري سورتك يعني قرآن جنوب بيا بقدر يك دنيا وآخرت بقدر يك أو توازنك لبيتكان هم هي ومدوارن جنابت بتواني بخينتو بكرديش طبعا هندي كتب لو بابته